دروتام دبدای سور نروخای اسماوی پیر پیشکور كسوماي لساوبا وكان راوا بروشي بيرداي كان دادراوا وتن قوم كسوكار وتن هونجين وجيوار وتن آمز وديالدار وتن بودن ممزار هەرکات دەنگی شاتوەکان خوێنان تێزا دەن کۆڵەی هێش و بەرسیلەکان ئاوی مزر و ترشیان تێزا ئیدی ئاماژەی هاتنی تین و تاوی گەرمای تاقەت بڕۆچێنی هاوینە ساتی دەستپێشی ململانەی سەختی جوتیار و ڕەنجدەری لادەکانە ساتی دوورینەوە و ڕنینەوەی بەشێشی زۆری لە بەرهەمە کشت و کاڵیەکانانە هەرچەندە سەرنجەدەی کاری هەرەوەزی دێنیشنان دیمەنی زاڵی لادەکانی کوردستانە. شهيدي بيسرو بيشندنيجن ككوندي شوم لقواندي كرد خياني كجنزي كرد قاوزي ونيل خياني وتنجان ودريدايا وتندين المايا سري بين الخبيمايا لبينا لي وتندايا وەرزی هاوین تەواوکاری بەهارە وەرزێکی پڕ داهات و پڕکارە ئاوی ساردی سەرچاوەکان سایە و سێبەری پڕی درەختەکان تایبەتمەندی کەشی ئێستایی لادەکانە جوتیاران تێگڕا سەرقاڵی دێرا و هەڵدان و ئاودان و دروێنەی دەغڵی دێبەرانن ئەمە ڕەنج و کاری دەهاتیەکانە وەک پێشینانی جوتیانە بە گۆرانیەوە بەینۆ بەینۆ بابەینۆ هاوین کەپرێک ئەکەینۆ پایستێشی ئەدەینۆ ئێستا کەپرەکان ئاوەدانە و جێگەی حەوانەوەی جوتیارانە هەرێگیز بدانیار دەست دەبێ کند هەر برا و وێران بەیەفرێب هەڵۆ لە شاخسرێوە برێزان نابرێم وتەن قەوم و کەس و کار وتەن هۆی ژین و ژیوار وتەن ئامێز و دەیەڵدار وتەن بۆ دەم مەمەزار ئەمڕۆ لە ناوچەی شارباژێڕین ناوچەیەک لەگەڵ ناوهێنانیدا تۆپۆگرافیایەکی سەخت و ژینگە و کەشێکی دڵڕفێن و ئەهلێکی بە ماریفەتت دێتە بخەیاڵ لە 212ەکەی ئەم ناوچەیە دەیەکی قەشەنگ و جوانمان کردوێتە ئامانج کاو سنوورە لەگەڵ دەیەکانی ئەو دیوی کوردستان. ئەگەر مردم وەتەن لاوانی تۆ خۆش ئەگەر زاڵم نەما و دەوراوانی تۆ خۆش
مخير بم لبيني تو وبهايا اشتاق لتزنا ودور بيا سيرا واني تو خوش اگر خوكا نعيش امرو نميني وتن ربي وتن خواني تو دەشتێ دەیەکی دڵگیر و سەرکەش و لە دامێنی چەند شاخ و گردێکدایە بەرامبەر دێکانی سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان. دێنشینانی دەشتێ ئاو شێوەی سروشتەکەی جوان و قسەخۆش و بە ئامەک و خانەدان دەنوێنن. کاریگەری ئەرێنی سروشتە جوانەکەی بە ئاشکرا بە سایکۆلۆژێتی تاگە بە تاکی دێکەوە بەدی دەکرێت. بزێ و چالاک، ڕووخۆش و دەمبەخەندە، خانەدان و بە ماریفەت تایبەتمەندی دیاری دێنیشنانی دەشتەیە. ئاو هەوای دەشتێ بەگشتی هەر چوار وەرزی جیاوازە، وەرزی بەهاری باراناوی و تەڕە و هاوینی تا ڕادێکی باش گەرمە، وەرزی پاییزی ئاو هەوایەکی نیمچە سارد و باراناویە، وەزستانیشی تا ڕادەیەک باش سارد و باراناویە، بە فریش بە شێوێکی کەم دەبارێت، ئەوەش بەهۆی بەرزی و نزمیەکێتی لە ئازڕووی دەریاوە. من گەیشتومەتە ناودێ، هێشتا بەیانی زۆر خێزانەکان سەرقاڵی کارن. سەرەتا پێشەوەی دەست بە گفتوگەکانم بکەم ئەمەوێت سەرنجێکی ئەو سروشتە جوانە بدەم تا چاو بڕکات سەوزایی و جوانیە. ئەگەر ئەو ئاوە و سنوورە دەستکردەکەی نێوانە نەدەبوو ئەوە تا مەزرۆی بینینی دێیەکانی ئەو بەریش بووین کە سەر بە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانە. سەرەڕایی بوونی سنوورە دەستکردەکان، بەڵام هێشتا پەیوەندی دێنیشتانی ئەم بەر و ئەو بەری کوردستان بەهێزە و ژن و ژنخوازیان لە نێواندا هەیە. دەشتێ دەکەوێتە ناوچەی شارباژێڕی سەخت کە سەر بە پارێزگای سلێمانی و قەزای ماوەتە. یەکێکە لە دیەکانی نۆدەی ئالان کە ئەو سنوورن لەگەڵ وڵاتی ئێران بە سنوورێکی ئاوی بەناوی چەمی کەڵوێ ناسراوە و بەزەی بچووک جیا دەکرێتەوە. نۆدەی ئالان ئەم دەیانن: دەشتێ، کانی خێڵ، گوێزڵێ، گرگاشێ، کوڕەڵە و بناو و ماشان و شانەخسێ و دێرەی خوار و سەر و سوورەبان.
دەشتێ لە باکوورەوە هاو سنوورە بە سنوورێکی ئاوی لەگەڵ دەیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوی گوێزڵێ و سنجێ و بێژوێ و ڕەشەکان و کاوژان و گرگی و کاکۆسان و دۆڵێ. ئەم دەیانە سەر بە شاری سەردەشتن و 45 خولەکێک دوورن لەو شارەوە. لە باشوورەوە هاوسنوورە لەگەڵ دەیکانی خێڵ و لە ڕۆژهەڵاتەوە هاوسنوورە لەگەڵ دەی گرگاشێ و کوڕەڵە و بناو و لە ڕۆژ ئاواشەوە هاوسنوور لەگەڵ دەی ئەزمەک و ئاوە کورتێ. دەشتێ 877 متر لە ئازڕووی دەریاوە بەرزە. حەفتا و 5 کیلۆمەتر باکووری خۆرهەڵاتی شاری سلێمانی. لێرە لە دێی دەشتێ سروشتێکی نایاب و جوان، ئاوهەواشی تابڵێی پاک و سازگار. ئەم شوێنەی ئێمە لێ دانیشتوین پێ ئەڵێن کانی بەرسوول. لێرە ئاوێکی سازگار و جوان. پێم گرنگ بوو بەنا ئەو هەموو شت و کاڵ و فەلاحەت و ماندووبوونەی جوتیارانە بێمە سەرم کانێش با لێرە هەنێ قسە باسکەین لەسەر دێ. دەزانی زاریا چەند قوڵە، دەزانی زاریا چەند قوڵە، هێندەی قوڵە زەریاکان خۆشم دەوێت، هێندەی قوڵە زەریاکان خۆشم دەوێت، خۆشم دەوێت. دەزانی ئاسمان چەند دوورە، زانی ئاسمان چەند دوورە، هێندەی دووری ئەوتامین تا بەقەی ئاسمان خۆشم دەوێت، خۆشم دەوێت، هێندەی دووری. ناوی دەشتێ وەکو باز دەکرێت و جێڕاوەتەوە لە ناوی پارچەیەک زەوی تەختەواتووە کە لە دامێنی دێکەدایە تا ڕادەیەک دەشتێکی تەخت و فراوانە کە ئەمەش لە ناوچەیەکی وەکو شار باژێڕی سەخت و شاخاوی دەگمەنە. جگە لەم دەشتەش چەندین دەشتی تریلەیە وەکو دەشتی نێو بانان و دەشتی مستەفا ڕەدار و دەشتی بەریکەژی و دەشتی هەنجیرە سوورێ و دەشتی قۆڵێ دەشتێ کەم دەشتانەش تا ڕادێکی باش فراوان و تەختن. مێژووی دروستبوونی دەشتێ زۆر کۆنە و لە سەراتەکانی ساڵی زاین شارستێنێتی دێدا بووە. ئەوەش بە بەڵگەیەوەی ژمارەیەکی زۆر شوێنەواری مێژووی لێیە. ژمارەیەک گۆڕستانی مێژووی و کۆنیشی لێیە وەکو گۆڕستانی بەریکەژی، میری سوور و داری مامەشێخ و گردی جارەتان. بەڵام ئەسڵ و بنچینەی دەشتێ و دەیەکانی کانی خێڵ و گوێزڵێ یەک بنچینێ و لە دەی گرگاشەوە هاتوون. بەشێک لە دانیشتوانەکەی بە پێویستی خۆیان دەست بەرداری گرگاشێ و ماڵ و مڵکیان دەبن و دابەش دەبن بەسەر دەشتێ و کانی خێڵ و گوێزڵێ. ئیتر لەو سەردەمە بەدواوە دەشتێ سەر لە نوێ ئاوەدان دەکرێتەوە و دووبارە ژیان لەم دێدا دەست پێ دەکاتەوە تا ساڵانی حەفتەکان بە دەقیقی 2 ساڵ پێش شەڕی نەگریسی عێراق ئێران. دانیشتوانەکەی بە زۆرم لێو بە بێویستی خۆیان ڕاگوێز دەکرێن لەلایەن حکومەتی ئەو کاتەی عێراق کە حکومەتی بەعز بووە بۆ ئۆردوگا زۆرە ملەکانی قەڵات چوالان. هۆکاری ڕاگواستنیان بۆ نزیکی دەشتێ و دەیەکانی دەوروبەری لە سنووری ئێران دەگەڕێتەوە.
ئیتر لەو ساتەوە ناوچەکە بۆ مەیدانی جەنگی هێزە ئێرانی و عێراقیەکان. خۆشێمەوێی تو دەزانم چارە نووسم بەندە بەبینی تۆوە چارە نووسم بەندە بەبینی تۆوە. ئێمە ئەمانەوێت مێژوودی ئەم جارە لە گەنجێک بزانین هەمیشە ئەوانەی کە تەمەنیان زۆرە شتیان لە بەڵام تۆک و گەنجێک بە پێوەی کە زانکۆدە و تەواو کردو بە شیاساشتکرد زانیاریکە لەسەر مێژوو جوگرافیا ئێرە شتێکم باسکە لەسەر دەشتێ مێژووی دەشتێ بە پێ ئەو دراسی من کردومەوە وەکوت زەنابەت فەرمووت کەسە بە زمونونەکان ئەزمونیان زیاتر بە پێەوەی کە تەمەنێکیان هەیە بەس من دەمێک خەریکە و دراسی و پرسیارم لە پێشینان و باو باپیرێنی خۆمان کردووە دەشتێ مێژووی کۆنی زۆرە بڵێنێ مێژوو پێشەوەی ئێرە ئاودان بکرێتەوە وەکو باسم کرد پێشتریش لە گرگاشێ بووین ئەسڵ دەشتێ و کانیخێڵ و گوێزڵێ پایتەختەکەمان گرگاشێ بووە هاوین و کوێستانیان کردووە بۆ گوێزڵە و بۆیە و بۆ ئێرە ئاودان نەبەوە کاتە بەس وەکو پێشتر دەتوانم بڵێم مێژووی دەشتێ دەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی زین سەرەتای ساڵەکانی زین ئەویش بە دەتوانین بە چەند شوێنەوارێک لێرە بکەین بە بەڵگا وەکو پێوەەر بەکاری بێنین کە بتوانین بڵین مێژوەکەی کۆنە ئەگەرێتەوە بۆ سەرەتای زین شوێنەوارەکان ئێمە چەند گۆڕستانێکمان هەیە لێرە کە مێژۆکەی زۆر کۆنە ئەتەنانەت هەر بە حاڵە گەستاگە بچیتە شوێنەکەی ئەزانی دەگەمە گۆڕە و قەبرستانە بەڵێ قەبرستانەکان سوار قەبرستانمانەیە مێژوویە کۆنە قەبرستانێکە لەو بەرمانە قەبرستانی بەریکەژی پێڵن قەبرستانی کترمان هەیە قەبرستانی داری مامەشێخی پێڵن لای مزگەوتەکەیە ئەو هەر زۆر کۆنە قەبرستانی کترمانەیە گردی جارەتانی پێڵن لە خوارەوەی ماڵەکانە ئەو قەبرستانی خۆشمان هەیە و ئێستا بڵێن مردوو لێ نێژن و ئێستا شار ئاوادانە قەبرستانی میروسوی پێ دەڵێن میر وسو ئەوەش هەر زۆر کۆنە مێژۆکەی جگەلەوە شوێنەواری تر ئەم باسکێکمان هەیە لێرە باسکی قولاو دەری پێ دەڵێن باسی قولاودەری کە خاونەکەی دەگەڕێتەوە بۆ ماڵی کەمالی حەلی شەریف تا بڵێ ئێستاش بڕۆ سێریکە ئەزانی کە ئەمە شوێنێکی مێژوویە لەتی گۆزە و پارسەی گۆزە و ئێسقانی مردوو ئەگەل ناو کاتل ناو گۆزە ناشتویانە ئەگەل ناستا بڵین وەختی خۆی دەریای ناوەوە ئەگەر شوێنوارەکەی ماوە ئێسک و فلوسکی مردوەکان ئێستا لە ناو گۆزەکانە ئەگە شوێنارەکەی تێکسووە تۆڵێن ڕخسارەکەی تێکسووە ئەزانێ گەم بە پێشتر زمانێک بووە ئەو کاتە کە مردوو نێشتویانە لە گۆزەوە بوو ئەوانەیە گە دیارن و دەشتی و پێوە بەناوبانگە یەکەم کەسمان وەکو باسم کرد ماڵی بنەماڵی محمودی مام حەسەن کە حاجی محمود کە تا بڵێ کەسێکی نامبدەر و خاوەن دیواخان و شوێنی کۆبوونەوەی ڕێبواران بووە یعنی کەسێ بێرەداباتە هەم لە ڕۆژەڵاتان و لە ماڵی وان دەگمەنە ناین نەخوارد بێ و باسمیان کردووە بوو لە ئەویش دوای ئەو بنەماڵی ماڵی حەمەی فەقی ڕەسوڵ ماڵی مام ڕەحمان باوکی کاک پێشڕەوە وان ڕەحمانی حەمەی فەقی ڕەسوڵی پێ دەڵێن ئەوە تا بڵێ کەسێکی ڕیسپی بووە هەر وەکو هاوشانی کەمالی مەلا عەبدوڵڵا و حاجی عەزیزی گوێزڵێ ئەو خۆمان هەر لەگەڵمان بووە ئەو کاتە بەحکمی وەیگە قانونش زۆر حکمی نەبووە لە منە سوڵحیان کردووە بە خەڵک کەسێک بە خەڵک قسەی لێ وەرگرتوون و دوای ئەویش ساڵحی حاجی فەتاحمان هەیە ئەوش ئەسڵ گرگاشەین بەس لێرە مڵکیان کڕیوە ئەوش کەسێکی ڕیسپی و ناودار بووە لە بنەماڵەیەکی ترمانێ بنەماڵی ماڵی شێخەی پێڵێن ئەویش ساڵحە دەروێشی پێڵێن تا بڵێ کەسێکی خاوەن موڵقیف و خاوەن دیواخان بووە ئەوە یەکەم پرسیارم کردووە هرچی بکای محاڵە بە یەکدی بگای هەرچی بکای محاڵە بە یەکدی بگای دڵداری من پەیامێکە دڵداری من پەیامێکە ناگاتە جێ
بە شێوەیەکی گشتی دەشتێ لە حەوت بنەماڵە پێگاتوە ئەوانیش بنەماڵەی ماڵی مەحموود ئیمام حەسەن و بنەماڵەی سۆفی ڕەسوڵ ناسراوە بە خێڵی هەمزە و بنەماڵەی عەریف حەسەن و بنەماڵەی حەمەی فەقێ ڕەسوڵ و بنەماڵەی ڕەسوڵە دێ و بنەماڵەی ماڵی شێخە و بنەماڵەی ماڵی قالە بەکرا. پێگەی دیەکەم بۆ باسکرد لەم ناوچاو لە مێژووی کووردا. پێگەی ناوچەکە هەر لە بڵێن لە زووەوە لە سەرەتاوە لە سەرەتای دروستبوونی شۆڕشەوە ئەم دی ئێمە پێگەیەکی بەهێزی هەبووە بۆ دروستکردنی شۆڕش و بۆ ئەوانە لانکەی شۆڕش بووە. هەموو حیزبەکان یەک بە یەک دوایەکدا کە دامەزراون بە سنوورەکەیدا ئەمە ئێمەدا تێپەڕین و شوێنی حەوانەوەیان بووە. سنوورەکەی ئێمە ئەم چەمە سنوورەکە لێکجیا دەکاتەوە. چەمی کەڵوێ چەمی کەڵوێ لە بڵێن لە سەردەشتەوە دێ کە سەدیشی لەسەر دروستکراوە لە لای کۆڵەسەی و ئەوەی ئەم دێ ئەمە جۆزڵەیە بەڵە گیرکی ڕەشەکان سنجوێ دۆڵێ بێژوێ بەڵێ بەڵێ زیان نۆدیە نۆدی لێیە کاوژانیش گیرکی ئەوەی هەموو لێیە باشە دۆڵێ بڵێ لێرە بە نۆدی ئالان مەشهور ئەمبەر ئەو بەر نۆدی بەڵێ ئەو نۆدەیە پەیوەندی چۆنە لەگەڵ یەکتیایە پەیوەندیان چۆنە پەیوەندی وڵای بەس ئەو بەرناجارە پەیوەندیمان باشە بڵین هەر لە زووەوە هاتو چوو هەبوو بازرگانی هەبوو چکە مەرزی لێ بۆ لێ ببورە مەبەسم ئەو بەرنا مەبەسم نۆدیەکەی ئالانی خۆمە پەیوەندیمان هەر هەبوو بەڵە پەیوەندی کۆمەڵایەتی بەقەوت خزمن یا هەریەک لە ناوچەیەکەوە تۆ چۆنی وڵای هەر یەکەش لە ناوچەیەکەوەتەوە بەڵام پەیوەندی کۆمەڵایەتیمان هەر هەبوو دۆستایەتیمان هەر هەبووە لەگەڵ ئەو بەربەینتان چۆن لەگەڵ ئەو بەریش تەنانەت ژن و ژنخوازیشمان هەیە هەر ئەم دی ئێمە لەو بەرسی ئافرەتی لێ هاتۆ بۆ ئێرە کە ژن بەژن هێناومانە ناژن بەژن نابڵین هەر بەو شێوەیە کە داویانی نیە بەڵێ خزمەتیمان هەیە لە تازەیە لە دوای ڕاپەڕینەوە بەڵێ لە دوای ڕاپەڕ پێشتری شەتان بووە پێشتر وەڵای ئەویان بەبیری من نییە نازانم پێشتر پەیوەندیەکان چۆنە پەیوەندی دێ بۆ دێ یا پەیوەندی وڵات بە وڵاتە وڵا پەیوەندی دێ بۆ دێ بڵین هەرکە هەموو دۆست و خزم و برادر و ئەو شتانەمان هەن لەبەرەوەی سەر سنوورین هەر لە زووەوە لە باب و باپیرانمانە و دۆستاتیمان هەن من ڕێبین محەممەد خضر کوڕشێت حەمەسوور خەڵکی گوندی دەشتێم لە ساڵی چەندە باوکشەی بووە لە ساڵی هەشت لە قەڵازێ گیراوە لە سەرشێن بوو لە هەفتا شەشەوەتە پێشمەرگە لەم سنوورە واتە لە شتاوەش گیراوە دوای ئیدام بڵێن لێ کەس نازانن چی بەسەراتەوە کە گیراوە تۆ یەکیشی لە کوڕەشەیدەکانیم دێ بەڵێ قسەی تۆ چییە بۆ دێکە بۆ حکومڕانی هەرێمی کوردستان بۆ کەسوکاری شەیدان ئەوەی کەلاتە ئەتێ مەسەن لە دڵتایە توێ باسکی ئێستا بۆ منێشێکم بۆ خۆم کە خەڵکی بڵێن لەم دێم کە دەیەکە بڵێن بێزگە لە دێکانی تریش کە من کوڕەشەیدم بە 6 براوە 2 برانم بڵێن دامەزراوە ناوانێکە دانەمەزراوە نەکەر من بڵێن گەنجی کەشی تیا کابرا زانکۆی تاکردە مەحەدی تاکردە دانەمەزراوە ئەمەیشەکە لە گلێ سەرەکەکان ئەنجام منکە کوڕشەیدم بڵێن وە خۆم ئێستا بڵێن بچمە شوێنێکیش دامەزرێم کابرا لەوە نیە کە بڵێم کوڕەشەیدم لێشم بپرسێ بڵێ تۆچی ئەنجا وەکو دیەکەش باوەڕ ناکەم هەر کارەبازا بە هەموو دیەک چووە ئەوە تا
کیلۆمەترێک نابێ قەمەرە نایەتە خوارە پێیدا. باش ئێوە بەتەچیت هەم باوکی تۆ کۆی شەیدانی کوردستان کە گیانیان بەخترۆ بۆ بەختیان نەکردو مەسەن قەسر و پارە و ساریان دەستکەوێت دڵنیابە بۆ بۆ خاچی کوردستان هەستەکەی مەسەن لە دوای ئەوان کە بە خوێنیوانم حکوومەتە ئەم بەرەم هات وەکو پێویست خزمەت کە سوکاری شەیدان کراوە نەخی خزمەت نەکراوە ئەگەر بکرا بڵێن خەڵک لێی نا خەڵک گلی نەدەکرد من گلیم نەدەکرد چەندین کەسی کە ژۆک من لەم دێ بڵێن خۆ ئێستا لەم دیانە پیششمە بڵێن شەیتەن بەڵام لەوە نەبێ پێویست خزمەت کرابێ کابراکە بڵێن مەعاشێکی داوامێ باوکی من بۆ مەعاشەی نەکردەوە کە بمداتێ کە حکوومەت بمداتێ بەڵام وەکو خەڵک کەوەی بڕاوەتەوانە تەنانەت بۆ مەعاشە ناچێ بەسەرەوە باش کە من بڵێن دایکم لەوە بڵێن دایکیشم وەک باوکممە لە شاخ بووە لێ بڵێن ئێمە سییانمان لێرە لە دایک نەبوون لەو دیانەوە بەر لە دایک بوون کە باوکمان پێشمەرگە بوو کە خەڵکییم دێ بڵێن ڕۆیون بۆ خەڵات چوالان نێمە هاتوونەوە بۆ دیانەوە بەر تۆ دێ بچی بەرگریشکە بەر ئامادەم بۆ نمەگەر داوە شاد دەکات لێ من لەو کاتا کە کۆمەڵە منداڵ بوون بەس دایکمانە بکە ڕاستە بڵێن باپیر و کە سوکاری یارمەتێنداوین بەڵام کە مەکتەبمان تاون نەکردەوە هۆکاری سەرەکی و بۆ کێمە نەبوو بن کاکە لە 94 براگەورەکەم تقریبان 16 ساڵ بوو بڵێن ئێمە برا بچووکەم لێ 6 ساڵ بوو بێ بڵێن ئەخیر براگەورەکەم کرد 14 ساڵ بۆ 16 ساڵ لە بۆ 10 ساڵ بۆ 8 ساڵ نانی و کاتە بەچێ پەیدا دەبوو کابرا سێ نانیان پەیدا دەکرد دەیگوت کاکە گرانی و فێڕ ناگەن چ جایە کە تەلەبە بن وڵات جا بەخۆشم نازانم چۆن گەورە بوون بڵێن بەو بوونەوەی ڕاستە بڵێن کە سوکار پاڵپشتی سەرەکی بڵێن کە سوکار بە تایبەتی ماڵی باپیرم هۆکاری سەرەکی من بڵێن بۆ خزمەتکردنمان ئەژ ناوەکو حکوومەت باوەڕ ناکەم ڕاستە مەعاشەکان بۆ باوکم بڕێتوانە بەڵام ئەوە ناگاتەوەی کە تاکیدمەوە بۆی نەکردو کە مەعاش ڕۆژە بێ و شەیدەوە مەعاشەوەم ببڕێتوانە خزمەت گوزاری بۆ دێمە کاکەوە تا لە ئەوە لە سەجادە خیرەوە بۆ حکوومەت بڵە بستێکە قەمەرە ئێستا ئەوەوە قەمەرە نەبووە تا داتە خوارە باڵغە ژێرەکەی 10,000 لێدا کابرا بەم فەلاعەتێ ڕازێ جۆگا و ڕێەکانی بۆی نەکراوە بە کۆنکرێت هەتا پاکیش نەکراوە کە عەزێتی بێەوە نەشێژە بۆ حکوومەتەوە چیە کارەبا ئەسا لەم لادەی باوەڕ ناکەم 50 پێر کارەبا سەرف بێ ئەوە لە سەعات 2 بڕیوێتی مەشروع تا مانگی حەوت ماڵی من دەبێ بچم لە بەری دراوسەکان مابێنم وانەی کە بیرانەیە بە ساری خۆم چم ئابێنم ئەگە سارمە دەبێت تەکلیف لە برادەرەکەم کە منم کاکەوەرە تەنکێراوە بۆ بێنە بەسەرەوە ئەخە پێویستی بە بیرێکە لە تەنیشت هەڵکێنێ هەتا دێکە ئاوی خواردنەوە ئەمە ئاوی زراعاتە ناگاتەوە بڵێ بۆ دێکە ئەو ئاوی خۆشی کە دێ سەری وشکەکە وشک ناکە بەڵام تەواو ئاوەکەی کەم دەکە ئەوەی کە بیرانە بێت تۆزە باشترن بۆ بەر و دراوسەکانیان بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاکەی کە لەسەر سنووری عێراق ئێرانە لە ڕابردوودا و بە دیاریکراوی لە ساڵانی 90ەکاندا داهات و بژێوی دانیشتوانی دەشتێ زیاتر لەسەر کاری سەرمەرزی بووە پێشتر 4 مەرزی ئەجگار گەورە و پڕداهاتی لێبووە بۆ دانیشتوانەکەی کاتێیدا ئاڵ و گۆڕی کەلوپەل و شمەک کراوە لە نێوان عێراق و ئێران مەرزەکانیش بریتی بوون لە مەرزی ئازیزە و مەرزی دۆڵە کۆتر و مەرزی دەشتێ و مەرزی گۆڕە دەروکە و ئەم مەرزانە تا ڕادێکی باش سوودیان هەبووە بۆ خەڵکی ناوچەکە هەم لەمبەر و هەم لەو بەریش.
ئەمەی دەستی من خاکەنازی دەستی جوتیاران بەڵێ ماوەیەکی زۆر بەوەکاری مەرزە و ڕاگواستنا لێرە بەڵێ ئێماتان کرد ئێستا گرتانە دەستە بۆ ئێستا دەستان پێکردوێتە بە خاکەناز وڵە کابدڕمان ئێستا بۆیە دەستمان پێکردەوە کە ساباتی لێ نەماوە ساڵانی پێشوو هەر لە مەرزەی گۆڕە دەرەوە پێڵم گۆڕە دەرەوە هەر لەوێ هەتا سنووری خۆمان گرگاشەیە هەتا سێسوای مەرزیتیا بوو ئێستا مەرزیتیا نەماوە لە بێچاریان خەڵقەکە دەستی داوەت و خاکەنازەکە و مڵکەکە کامیان باشە ئەمە یا ئەو بازرگانیە وڵا کە ساباتەکە ئەو لا باشتر ئەرە وڵا سوودی هەبوو یا چی بەڵە سوودیە بوو ئەرە وڵا بەس ئێستا هەر یەشێک لە ئێمە مناڵێکی بووە پارێکی باشی دەست دەکەوت تا ئێوارە ناکەن خاکەنازەکانی سەرشانمان دێکەی ئاوادان کرێ جوانتر بەرە وڵا ئەی بوو بەرە وڵا جوانترا ئەنجا بێکاریەکەشی ئێستا بێکە ساباتیە بەهۆی مەرزەکەەوە خەڵکە هەمووی لە پیرەوە هەتا مناڵەکانیش لە مەرزەکە کە ساباتیان دەکرد بەیانی دەڕۆی بۆ مەرزەکە و ئێوارە داتەوە ماڵەکەی خۆیدا دەنیشت باخشەکان هیمار کردبیا باخەکانی نەوەڵا باخەکانیش کەمێک ماشت دەکرد با بڵێن تەماتە و خیارمان دەکرد مناڵ و خێزانەکان داهاتن ئیشەکان دەکردن و ئێمەش بۆ خۆمان لە مەرزەکە کەساباتمان دەکرد چی قازانجیشی زۆرتە لە چیە قازاسانەکە لە کۆڵبەریە لە چی چۆنی نا دوکان و بازارمان هەبوو دوکانم هەبووە من دوکانم هەبووە ڕۆژی 5 لۆریم هەر ئاد و شەکر بار دەکرد بۆ سلێمانی بەڕە دەکرد لێرە ئەم ساڵ ئاوشە چۆنەکات ئەم ساڵ باشە لە خۆی بە زیادە ئەوە کاینەکەت بینی کاینە بەرسول ئاوێکی باش شتێدا ئەم ساڵ لە خۆی بە زیادە ئارە وڵا لە خۆی بە زیادە ساڵە وشەکە ماوانە ئەوە وشتی نەکردو تا ئێستا ئەو کاینەیەمە تا ئێستا وشکی نەکردووە بەڵام کاینەکانی کە ئەوەی گەپیان داهاتین لەو سەر دوکانی لێبوو ئەوانە وشتیان دەکرد پێم وایە بەرازیش دەگەی باشی لێ بەراز هەر زۆر زۆر ئێستا ئەوە جۆگاکەت بینی لەم سەر بۆ سەر چێڵاوێتەوە تەماتە دەکەی ناوی دەکەوێت خارەکەی ناویەکەوێت دووەنمێکم کردووە بە نۆک 1 کیلۆ لێڵ گرتوێتەوە 1 کیلۆ باش 1 جەم دەبێت ئەگە بیکەن بەچێت هەموو بەراز 1 دووەنم هیچی لێ نەهێشتووە نۆک ئەرە بەخوای کاک ئێوە جۆماڵشتەکەن بەڵێ بەڵێ چۆنیەکەن وڵا هەر هەرەوەزی دیەکە هەمووی دیە هاچی بەشە ئاوی تێدا بێت لە ئەو ئاوەگە لەسەرەوە دی ئەم ئاوە لەسەرەوە هەڵدەبەسرێت بناوانەکەی لە پشکۆمانەوە لە پشت بەرسوو لێوەرە هەڵدەبەسرێ هەتا دەستا ئەو سەری هەتا ئێستاکە ماڵی ئەو کوڕەی هاوژین هەتاوێ بەیەکەوە هەرێکە لە ڕاست خۆی هەمومان دێن جوواکە خاوێن دەکەینەوە ئاوەکە هەڵدەبەستین ئەنجا ئەگە ئاو کەم بوو دەکەین بە نۆبە ئاوەکە تەوزیعی دەکەین ئەگە زۆرش بوو نۆبەی ناوێ هەست کەسە ئەم ساڵ پێویستیمان پێینە لەخوا بەزای بە زۆر لەوانە نێکێنن نۆبەر لە ئێستادا دانیشتوانەکەی بەکاری ئاژەڵداریەوە خەریکن وەکو بەخێوکردنی مەڕ و بزن و مانگا کشت و کاڵکردنیش دەورێکی باڵا و گرنگیە بووە لە داهاتی دانیشتوانەکەی لە ڕابردوودا بە دەرەجەی یەکەم چاندنی تووتن لە ئێستاشدا چاندنی گەنم و جۆ و میوەکانی قەیسی و هەڵوژە و ترێ و قۆخ و گوێز و هەنار بەڵام ئەوەی جێگەی هەڵوێستا لەسەرکردە هیچ کام لەو بەرهەمانە بۆ پڕکردنەوەی پێداویستی بازاڕ و خستنە ڕوونیە باڵکوتەنا بۆ خۆبژێوی خۆیانە چونکە دووری ئەم ناوچەیە بە شێوەیەکی گشتی بەتایبەت لە شاری سێبانی دەبێتە هۆی تێچوونێکی زۆر لەسەر جوتیار و تێکچوونی بەرهەمەکانیان.
وەڵی هەر کەسە بەشی خۆیەتی نەوەک بۆ فرۆشتن بێ چین شتەکان چین وەڵا سیرە و پیوازە و بازێکی تەماتەیە ئەینێژن و تازە پێگەیەوە و خەریکە خیال پێ بگا و خەریکە ترۆزی پێ بگا لە مەتەخیا و ئەجا هەر کەسە بەشی خۆی نەوەک بڵێن بۆ فرۆشتن ئەو ئیسوادەی نییە ئەمە بەروبوومی هاوینە ئەی لە ڕزوباخ شتانە وەڵی ڕزوباخی هەر کەسە بەشی خۆی چیە شتەکانتان وەڵی هەنجیرە ناتوین لە تامسەین کاکەوە کاکە زیادیش بە یاخۆ خوارستان قوربان شتەکانتان چیە هەنجیرە هەنارە گوێزە ترێیە بەروبوومی ئەوانەمان هەیە ترش کەمێک ڕست کەمێک نەوەک بڵێن زۆر وەک منتیقەی قامیش و دڕی ئەو منتیقانە ئێمە بەڵام زوو تووتنمانە کرد زوو قەدیم تووتنمان کردووە هەر کەسە هەبووە 5 فەردە تووتنی بۆ هەبوو 10 فەردە تووتنی بۆ هەیە مەسەلا 15 فەردە بەناوبانگ بۆیە تووتنەکە تووتنی منتیقەی ئێمە بەناوبانگ بووە ماشان گرگاشی هەمووی بەناوبانگ بووە لێرە لە کوێستان لە کوێستانەکە چۆنە لە زستانە باوڵم خراپ نییە کوێستانەکەمان سەرەوە گوێز لێە بەڵێ لە زستانە مەسەن کەشوهەوا ساردە بەفر زۆرە بەهۆی ئەم ژیان بەڕێەکەن بەهۆی ئەم چەمەوە ئەم منتیقەیە سەرماترە وەک لە گوێڵێ گوێڵێ کوێستانە بەڵام هەوای خۆشترە هەوای خۆشترە بەڵام کەش و هەوای ئێرە خراپ نییە نە زۆر سارد نە زۆر گەرم بۆ زستان لە زووا بەفر زۆرە باری بەڵێ ئەم ساڵ زۆر باری لێرە ئەم ساڵ نەگەوێتە ئێرە ئەم دی ئێمە بەفر نەخێ یەک جار هاتوۆتە سەر کەمی و تەواو یەک جار بەڵێ ئەی نابارێ ئەبارێ بەسکەم بۆ وڵی بەتەرەفە ئەم ساڵ تەرەفەکەی ئێرەی نەگرت کوێی گرجاتر منتیقەی پێجوون منتیقەی گەڵاڵە و حاجمانە و منتیقەی گرت ئەم منتیقەی نەگرت کەم گرتی منتیقەی چوارتایی بە کەمی گرت ئێستاش دڕوتاڵ دێبدایی سوور نەڕووخای ئاسماومی پیر پێیشکور کە سۆمایی لە چاو باوکان بڕاوە بەرۆکی پیرەدایکان دادڕاوە وتەن قەوم و کەس و کار لە ساڵی 1995ەوە دەستکراوە بە خوێندن لە دەشتێ و خوێندنگایەکی بە شێوەیەکی زۆر سادە تێدا دروستکراوە خەڵکی دێ بۆ خۆیان ئەو قوتابخانەیان دروست کردووە و یەکەم مامۆساژ خوشک و برایەک بوون کە خەڵکی شانەخسێ بوون و دەرسیان لە دەشتێ وتوێتەوە بە ناوی گوڵاڵە عارف و سەلام عارف لە نێو دانیشتوانی ئەم دێدا چەندین کادری سەرکەوتوو لە بوارە جیاوازەکاندا دروست بووە لە نمونەی مامۆستا و پەرستیار و پارێزەر و سیاسی و شارەزا لە زمانی جەستە و کارمەندی حکومەت لە بواری کارگێڕی و بانک و ژمێریاری و کتێبخانە لە ساڵی 1994 بنکەی تەندروستی بۆ کراوەتەوە و سەرەتا لە ناو خانوێشی گڵدا بووە و خەڵکی دێ دروستیان کردووە بەو شێوەیە بەردەوام بووە تا لە ساڵی 2010دا بینای نەخۆشخانەی بۆ دروست کراوە کە کوێندی شوم لە گۆوەندی کورد خوێنێ کە گەنجی کوردگا و زێونێ لە خوێنێ وەدەنجان لێرە پێداویستە پزیشکەکان لێرە تا چەند فەرام کراوە لە بەردەست توایە بۆ ئەوەی کە وەڵی حەقییانەت بڕۆین ئەوانەی لە ڕووی دەرمان و کەم و کورتی هیچ شتێکەکەم و کورتیم نییە بە دوو مانگ جارێک کتاب دەکەین بڕی پێیزەوەی لە مەغزاندا بێت لە کۆگای چوارتاوە ئێمە بۆمان دێ بەساری خۆیانەی هێنن بۆمان
اینجا ئەگەر کەم و کورتێکی تریشمان هەبێ خۆمان لێرەوە بەڕێز کاکتایر بێ کاکفاق بێ ئەوان ئەگەر بڵێن سەر نەپژێن زۆر خۆمانیشی چارتامان هەبێ چی نهێنین نەکە زیاتر خۆیان دەهێنن باش لێرە لادێ ئاتەن هەمیشە ترسی مارپێوەدان دوو بشک و ئەم شتانە هەیە بەڵێ زۆرە ئەو دەرزیانە ئەو پێداویستی ئازارشکێنانەی کە بۆ ئەو کاتە بۆ مرۆڤ کە یا مارێ دووشک بڵێن مەبەستە دەوەیە کەرەستە سەرەتایەکان بەڵێ دەرزی کۆرتیزۆنەکەمان هەیەەوە هەم ئازارەکەی کەم دەکاتەوە هەم مەفعولی هینەکەشی کەمەکاتەوانە هی ژەهری هینەکە ڤۆڵتارینەکەشمان هەیەتوانین لەگەڵدا بەکاربێن یا دیگزامی تازۆلەکە بۆ ئازار شەوانە لێرە مەسەر لادێ تایبەتیان ئەوی کە منزان کۆمەڵە دێنە ئێرە بۆلایەوە بەڵێ زۆریش تا چەند ئێوە ئامادەیتان تیا مەسەن لادێ و دوورە دەستە و کەسێک نەخۆشە بێ یا شەوە 12 شەوە دووشەوە دوو وشکە ماڵە بە تایبەتی لە وەرزی هاوین ئەمە باباتی ئەم وەرزەکە وەڵی پیا ئەمە تا چەند ئامادەکاریم تایە بەڵێ بڵێ نەڵم یعنی بە هینی خۆشمە ئەوەی ڕێ تا ئێستا جاری وهە با سێ شەو بەیانی چواری بەیانی 12 شەو هەر کاتی کاتبن من لێرە ئامادە بووم و تەنانەت بۆ بە هەڵامەتێکی بەسیتی شەوانە خەڵک زیاتر دێ چونکە بە ڕۆژ گەرمە خەڵک کار و کاسبی هەیە ئەجا بە حکمیەوە دوای عسرەوانێ بەدایمی من خەڵکی ئێرەم بڵێ بە ئەسڵ خەڵکی ئێرەم بڵێ دەمێک لێرە داوامەکەی لە 2004 لێرەم گەڵ دروستکردنی نەخێر 94 دروست کراوە بڵێن لە خانووی گڵدا بە ئەم خەسخانەکەمان لە 2000 هاتۆتە ئێرە من لە 2004 لێرە ئەمە بڵێن لە 9 دەستکراوە بە دروستکردنی 2000 تاوە بە ئێمە 2000 هاتۆتە ناوی بەس من ئەو کاتە لێرە نەبم من لە 2004 لێرە ژمارەی ماڵەکانی دەشتێ لە ماوەی ڕابردوودا هەتا ساڵی 2023 نزیکەی 6 ماڵێک بووە بەڵام دوای پرۆسەی ئازادی عێراق لەبەر نەبوونی هەلیکار و گرنگی نەدان بە کەرتی کشت و کاڵی و ئاژەڵداری و دامەزاندنی بەلێشاوی خەڵکی دێکان لە کەرتی حکمی بە شێوەی پاسەوانی سنوور و پێشمەرگە و ئاسایش و پۆلیس ژمارەی خێزانەکان کەمبەوە لە ئێستادا ژمارەی ماڵەکانی دەشتێ لە وەرزی هاویندا 28 ماڵە و لە وەرزی زستاندا 21 ماڵە وە ژمارەی دانیشتوانیشی 120 کەسێک دەبێت. نەختێک تەماتەکەین و خار و زرعاتشمان هەیە جۆزمان هەیە و میێمان هەیە و لە کێوێنە بۆکەی وڵا هەتا پای سەر دینەوە جستانیش دینەوە زۆپای دارمان هەیە دانیشین لەبەر زۆپای دار زەرخۆشە زستانان بۆ سەفرەیە بەڵێ بەڵێ هەر خۆتانێنەوە مناڵ هەموو وەڵام مناڵەکانیش دێن ئیش ئەەکەن نەوەڵا هەر لە ژورۆ دانیشین زۆپادا ئاخین نانا مەبەسم بۆ هاوی نەڵام بەڵێ مناڵەکانشان دێنەوە نەوەڵا دێنەوە لە ماڵە دانیشتنەوە نەبە منامەڵک هەر خۆم و پیاوەکەمەچی ئەی بۆ مناڵەکان بووە وڵا دڵم نایە کچی ناکوڕن کچن تەماتەی دەکەینی پاچەکۆڵی دەکەین و خارە و گوڵەکابەیە و گوڵەکابە چییە بانجانە و گەنمەشانی ئەنجا ئاو دەدێرین و دەرمان تێ دەکەین و ئەمە ژنان ئیشی ژنانە بەڵێ ئەنجارە کوێن تا چەند ماندوو ئەبن وەڵامان دوو دەبین بەسێ خۆمان باش ژنانی دێت تا چەند دیەکانتان بەلاو خۆشە خۆشە بەلامانەوە دەکاوەتی ئاوەرە بووین هاتوینەوە نیشتەجێ ئێرە نەڕشتم بۆ یەک سوێنی پێشتر لێرە نەبییتەوە پێشتریش لێرە بوو ژیانی پێشتر تا چۆن بووە وەڵا ژیانی پێشتریش خۆش بوو ئەو خۆشتر بوو لە ئێستا هەچەند ماندووش بوو ئەو کاتێک خۆشتر بوو بۆ خۆشتر بوو ئیسراحەت بووی و ئەم هەڕاکە ڕاکەوە گێستە نەبوو بۆ بەرکالەبایی بۆ بەرم و بەڕدەی و دڵخۆش بووی و وەڵام نانێک نەبووی بخۆی ئەو کاتێک خۆشتر بوو لە ئێستێ من ئەو کاتێک پێم خۆشتر بوو.
نۆدێ لە ئالانی شارباژێر هەر نۆیان ژنجێکی پاک هەوایەکی پاک دەست و بازووی دێنشینان لێرە بە دەرکەوتووە ئەمان خۆیان لێرە توانیویانەوە هەوڵیان داوە دێکانیان بە جوانترین شێوە ئاوادام بکەنەوە ئەمڕۆ لە دێی دەشتێ ئەو دێی کە جوانیەکی بەهاوتای هەیە چۆن خەڵکەکەی لە قسەخۆشی و لە چاشیا بێهاوتان ئەوەی بینیمان ئەوەیە لێرە ڕوودەدات ئەمان هەنگاوی باشیان ناوە بۆ ئاوادانکردنەوەی دیەکانیان بەڵام حکومەتێک نەبووە پشتیوان و پشتگیریان بێ بۆ ئەوەی زیاتر ئاوادانی بکەنەوە وەک دێنیشینە گوتی ئەگەر وا بڕوا ئەم حکومەتە وردە وردەوا دەکات دێکانمان دەبێت چۆڵ بکەین چونکە ئەوەی لەم دەفە لە ڕوودەدات بێ حکومەتیە نەک حکومەتدار شل